بەهۆی وشکە ساڵی و کەمی بارانبارینەوە نرخی ئالیکی ئاژاڵ بە ڕێژەیەکی بەرچاو بەرز بۆتەوە. ئاماژکاریگەری خراپی کردوتە سەر بەخێوکردنی ئاژاڵ. خاون ئاژەڵەکانیش دەڵێن نرخی ئالیک بە جۆرێک بەرز بۆتەوە، توانای کڕینمان نەماوە. بەڵێ نرخی کاگران بیە تاسیری لە مەڕی کردیە، چکە قرشە و دان و شتکەمە. ئەو ساڵێکە عالم زیاتر عردی دەکڕیتن، پارەی بە کاتدا پارەی زۆر بە قرشە دەدا لۆی بکوتی بکاتەکە کانی نەبیتن مەڕ دەبی کای بخواتن. ئەو ساڵەکە بەهۆی نەبوونی چەران و لەوەر زۆربەی خەڵک هەڵدەستن بۆ فرۆشتنی مەڕەکانیان و بەهۆی نەبوونی گەنم و کا زۆر کەم بووە و هەڵدەستن بە گرانکردنی کە. بەشێک لە ئاژەڵدارەکانە ئاماژە بەوە دەکەن وشکە ساڵی هۆکاری سەرەکی گرانبوونی نرخی ئالیکە. وای کردووە بەشێک لە ئاژەڵدارەکان نیوەی ئاژەڵەکانی خۆیان بفرۆشان. ئەو ساڵ نرخیکە 180,000 هەتا 200,000 پارەکە نرخیکای بە 70,000 بوو، بە 60 هەبوو، هەتا 50 بوو. 12 دۆنم عرد هەبوو، 7 عەربانەکای دەکرد. ئێستا 12 دۆنم عەردەیە، عەربانەکای ناکات. لەبە هەندێ سارێکای گران بووە. لۆ فەلاعەتی ئەو ساڵەکە فەلاعەتی لە چاو ساڵان سفرە، لە بندای سفریش نە سفرە. ومەرداریش بیری نییە، ئاوی نییە، شۆری زەحمەت بیە. بیر لە گوندی چاکرا بەنای خوددان حیوانان ئەنگا دەستی گوندی لە سەدانرایە و خوددان حیوان لێ بەسود نییە. ئەمساڵ ڕێژەی بارانبارین لە سنووری پارێزگای دهۆک بە بەراورد بە ساڵانی پار زۆر کەم بووە. هەر ئەمەش وای کردووە نرخی ئالیکی ئاژاڵ گران ببێت. محەممەد جەلیل، کەناڵی بادینان، بەردەڕەش.